کورد بیرەوەری تاڵی لە ناو بژیوانەکانی جەزایردا هەیە. لە دوای نیو سەدە و لە سەردەمێکی نوێدا کورد لەوە دەترسێ ئەم جارە ڕۆژئاوای کوردستان ببێتە قوربانی ڕێکەوتنێکی نوێی جەزایر. 3 مانگ لەمەوبەر ڕۆژنامەی ئەلوەتەنی جەزایری ئاشکرای کرد حکومەتی ئەو وڵاتە بە شێوەیەکی نهێنی ناو بژیوانی تورکیا و سووریا دەکات. لە گۆڕانکاریەکی ڕیشەیدا بیناڵی یەڵدرم سەرۆک وەزیرانی تورکیا ڕایگەیاند پێویستە تورکیا پەیوەندیەکانی لەگەڵ سووریادا ئاسایی بکاتەوە. هەوڵەکانی ئەم دوایی تورکیا بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی لەگەڵ رووسیا و ئیسرائیل و دواتریش لەگەڵ سووریا لەلایەن کوردەوە بە نیگەرانیەوە دەخوێنرێتەوە. بە وتەی سەرچاوێکی دیبلۆماتی بۆ ڕۆژنامە جەزایریەکە دانوستانەکان لەسەر داوای تورکیا بوو و ئامانجیش پێشگرتنە لە بەرەوە پێچوونەکانی کورد لە ڕۆژئاوای کوردستان. لە دوای دەستپێکی بەهاری عەرەبی و جەنگی سووریا بەردەوام تورکیا دژایەتی خۆی بۆ ڕژێمی بەشار ئەسەد دەربڕیوە. تورکیا لە پێشەنگی ئەو وڵاتانەدا هاتووە کە بە ئاشکرا داوای دوورخستنەوەی بەشار ئەسەدی کردووە لە دەسەڵات. بەڵام ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی تورکیا لەگەڵ سووریادا دەکرێت ئاماژەیەک بێت بۆ ئەوەی تورکیا دەیەوێت دژایەتی دروستبوونی قەوارەیەکی سربەخۆی کورد بکات لە ڕۆژئاوای کوردستان. بۆ ئەمەش تورکیا دەیەوێت لەسەر ئەو پرسە لەگەڵ بەشار ئەسەد یان هەر حکومەتێکی داهاتووی سووریادا ڕێک بکەوێت. هەنگاوەکەی تورکیا دەکرێت ئاماژەیەک بێت بۆ ئەوەی تورکیا بێئومێد بۆ لەوەی بەتەنها دژایەتی ڕاستەوخۆی جوڵانەوەی کوردی پێ ناکرێت لە ڕۆژئاوای کوردستان. بەڵکو دەیەوێت لە ڕێگەی حکومەتی سووریا و ئەو وڵاتانەی کاریگەریان هەیە لە سووریا ڕوبەڕووی کورد بێتەوە بەتایبەت لە ڕۆژئاوای کوردستان. تورکیا لەوە تێگەشتووە ئەگەر دژایەتی ئەسەد بکات ئەوە پەیوەندەکانی ئەسەد و کورد بەهێز دەبێت. بەڵام ئەگەر دۆستایەتی ئەسەد بکات ئەوە دەتوانێت لەگەڵ ئەسەد ڕێ بکەوێت بۆ دژایەتیکردنی کورد. هەوڵەکان بۆ چاکردنەوەی پەیوەندەکانی تورکیا و سووریا دوای لاوازبوونی داعش و ئەگەری شکستی داعش دێت. هاوکاتیشە لەگەڵ بەهێزبوونی دەوڵەتی سووریا و نەرمبوونی وڵاتانی ڕۆژئاوا بەرامبەر بە ئەسەد. هەنگاوەکەی تورکیا هاوکاتیشە لەگەڵ بەهێزبوونی پرۆژەی کورد لە ڕۆژئاوای کوردستان و پێشڕەویەکانی هێزەکانی یەپەکە کە لە ئێستادا لە ناو هێزەکانی سووریای دیموکراتدان. ئاساییبوونەوەی پەیوەندیەکانی تورکیا لەگەڵ سووریادا مەترسی بۆ سەر بزوتنەوەی کورد دروست دەکات لە ڕۆژئاوای کوردستان و پێویست دەکات پێیەدە کەمپینێکی فراوانی سیاسی ئەنجامدات بۆ بەهێزکردنی پێگەی خۆی. پێیەدە پێویستی بە دڵنیایی زیاتری ئەمریکا و رووسیا هەیە بۆ ئەوەی لە هەر نزیک بوونەوەیەکی سووریا و تورکیادا زەرمەند نەبێت. بەشێک لە چاودێران لەو بڕوایەدان ئەگەر ڕۆژئاوای کوردستان بەهۆی نزیک بوونەوەی تورکیا و سووریاوە بکەوێتە قەیرانەوە ئەوە بەرپرسیارەتی هەرێمی کوردستان سەختتر دەبێت، چونکە لەلایەکەوە بەرپرسیارەتێکی نەتەوەی دەکەوێتە ئەستۆ بۆ پاراستنی ڕۆژئاوای کوردستان. لەلایەکی تریشەوە بەهۆی ڕێکەوتنی نەوتی و سنوورەکانی لەگەڵ تورکیادا دەبێت هاوسەنگی لەگەڵ تورکیادا بپارێزێت. بەشێکی تر لە چاودێران لەو بڕوایەدان لێدوانەکەی سەرۆک وەزیرانی تورکیا تەنها هەنگاوێکی تاکتیکیە، چونکە لە دوهامین لێدوانیدا سەرۆک وەزیرانی تورکیا ئەوەی ڕوون کردوێتەوە کە هەر گۆڕانکارێک لە پەیوەندیەکانیان لەگەڵ سووریادا پەیوەستە بە گۆڕینی بەشار ئەسەد. İlişkilerin normale döndürülmesiyle ilgili